هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لە 11 مانگا بەڕێوەچوو بە چەندین گۆڕانکاری چاوەڕوان نەکراو و دەرەنجامی سەرنجڕاکێش کۆتایی هات. ئەم هەڵبژاردنە کە بە بێدەنگی و دوور لە گرژێ گەورەکان تێپەڕی دیمەنێکی نوێی سیاسی عێراقی نمایش کرد. یەکێک لە دیارترین ڕووداوەکانی ئەم هەڵبژاردنە سەرکەوتنی بەرچاوی لیستی محەممەد شیاح سوودانی بوو کە لە تەنها 2 کورسی پەرلەمانیەوە گەشتە 45 کورسی. بەماش پێش لیستی دەوڵەتی یاسای نووری مالیکی کەوت، یەکێکە لە کەسایەتە دیار و بەهێزەکانی نێوماڵی شیعە. دواتر موقتەدا سەدر کە خاوەنی جەماوەرێکی بەرفراوانە لە عێراق و بڕیاریدا بەشداری لە هەڵبژاردنەکاندا نەکات. لە لایەکی دیکەوە ئەنجامەکان پاشەکشەیەکی بەرچاوی چەندین کەسایەتی سیاسی دیاریشان دەرخست کە پێشتر پۆستی باڵیان لە عێراق هەبووە لە سەرۆکایەتی وەزارەتەکان و زۆرینەیان نەیانتوانی سنووری بەدەستێنانی 1 کورسی پەرلەمانی تێپەڕێنن. مەحموود مەشهەدانی سەرۆکی پێشووی پەرلەمان تەنها 3684 دەنگی بەدەستێنا، لە کاتێکدا سەلیم جبوری سەرۆکی پێشووتری پەرلەمان 5767 دەنگی بەدەست هێناوە. پارێزگاری ئێستای بەغداد دەنگەکانی نەگەشتە 3000 دەنگ، سەرەڕای ئەوەی ناوی خراپبووە نێو لیستەکەیەوە بۆ زیادکردنی چانسەکانی سەرکەوتن. هاوکات عەمار حەمدانی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای بەغدادیش نەیانتوانی کورسی پەرلەمانی بەدەست بێنێت، لە کاتێکدا عەدنان زولفی پارێزگاری پێشووی نەجەف 4190 دەنگی بەدەست هێنا و عادیلە حەموود وەزیری پێشووی تەندروستی 4002 دەنگی بەدەست هێناوە. هەروەها خالید ئەسەدی سەرۆکی حیزبی داوای ڕێخستنی عێراق تەنها 1026 دەنگ و جەواد بولانی وەزیری پێشووی ناوخۆ 6472 دەنگی بەدەست هێناوە کە ئەمەش بەرزترین ژمارەیە لە نێو ئەو ناوانەی باسکران. لەلایەکی دیکەوە لە کۆی 6 گروپی چەکداری سەر بە 8 شعبی لە عێراق کە لەلایەن ئەمریکاوە خراونتە لیستی تیرۆرەوە 4 گروپیان 47 کورسیان لەم خولەی هەڵبژاردندا بەدەست هێناوە. ئەم گروپانش بریتین لە بزوتنەوەی سادیقون سەر بە عەسایبی ئەهلی حەق، بزوتنەوەی حقوق سەر بە حەزبوڵای عێراق، بزوتنەوەی منتەسیرون سەر بە کەتایبی سەیل شوهەدا و بزوتنەوەی خەدەمات سەر بە کەتایبی ئیمام عەلی و بزوتنەوەی بابلیون بە سەرۆکایەتی ڕەیان کلدانی. بەڵام بەهۆی ئەوەی لە لیستی تیۆرۆری ئەمریکادان ناتوانن بەشداری لە حکوومەتی داهاتوودا بکەن. ئەمەش پرسیار لەسەر کاریگەری ئەم کورسیانە لە پەرلەماندا دروست دەکات. یەکێکی تر لە دەرەنجامە سەرنجڕاکێشەکانی هەڵبژاردن بەدەستهێنانی تەنها 1 دەنگ بوو لەلایەن 3 کاندید لە پارێزگای بەسڕە و کاندیدێکیش لە قادسیە کە تەنها خۆیان دەنگیان بە خۆیان داوە. هەڵبژاردننی ئەم جارە دەریخست کە دیمەنی سیاسی عێراق لە گۆڕاندایە و هێزە نوێیەکان لە گۆڕەپانەکەدا دێنە پێشەوە، لە کاتێکدا کەسایەتە دیارەکانی پێشوو لە پاشەکشەدان. ئەماش ئاماژەیە بۆ قۆناغێکی نوێ لە ژیانی سیاسی عێراق کە پێویستی بە خوێندنەوە و شرۆڤەی ورتر هەیە بۆ داهاتووی سیاسی وڵات.